بەڵێ سيدة شحالة. خوا سەلامەت کە برام الحەمدولله باشین انشاءڵڵا و باشم براکەم والله الحمد لله بس أخياتها سيدة بسيارك فەرموو برای من من زيت من فيجن كم يعني شورتي درست عنه کە نوێژ دەکەی چی برام سي ربعي يعني شوردك ئاها سێ ڕوبعی بەڵێ 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 لە ماڵ وا نوێژ دەکەی یا لە مزگەوت یان چۆن؟ لا والله سرشولي بەڵێ 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 براکەم فەرموو واگر چند خطبه نسمع يعني چند جمعه نسمع جمعه يجي بجمعه خرابه لابو من باشە کاکە گیان بس لشولي ما باشە برای بەڕێز باشە براکە سەبارەت بە ئەو جلەی کە ئینسانی مسلمان نوێژی پێوە دەکا پیاوان کە نوێژی پێوە دەکەن مەرجە داپۆشەری عەورەت بێ سەتری عەورەتکە سەتری عەورەتی پیاو لە ناوکەوە تاوەکو ئەژنۆی و سەرشانەکانیشی باشتر وایە کە دایپۆشێ شانی ڕوود نەبێت لە کاتی نوێژدا ئایا بە ئەوەی کە پێی دەڵێن سێ چارەجی سێ ڕوبعی ئەگەر بەوە ئینسان نوێژکە نوێژی دروستە ئینشاءڵڵا هیچ کێشە نییە بەڵام لە بیرمان نەچێ خوای گەورە دەفەرمێ خودو زینەتەکم عند كل صلاة يعني عند كل مسجد لە هەموو بۆ مەسجد کە زانایان دەفەرمە بەس پێی نوێژە جا لە مزگەوت نوێژەکەت بکەی یا لە ماڵەوە بیکەی ئەوە باشتر وایە خوای گەورە ئەمری کردووە کە ئێمە زینەت و جوانی واتە پۆشاکێکی جوان لەبەرکەیت یعنی کە تۆ ئێستا بڵێن ڕئیسێک مەسئولێکی گەورە هاتووە تۆ مقابلەی دەکەیت ئایا بە سێ ڕوبعی بە سێ چارەجیەوە دەچیت پێشوازی لێ بکەیت نا ئەی چۆن لەگەڵ خوای خۆت کە مقابلەی دەکەی بە سێ ڕوبعی دەیکەیت بە سێ ڕوبعی نایکەیت نابێ بیکەیت ئەمما کە کردت نوێژەکە دروستە براکەم نوێژەکە دروستە ئینشاءڵڵا چونکە سەتری عەورەت کردووە چەند جومعە نەچیت دەڵێن نابێ سێ جومعە لە سەر یەک نەچی بۆ جومعە ناکرێت ئەو کاتە خەتم لە دڵت دەدرێ پەنا بەخوا ئللا مەگەر ئینسان لە دەسەڵاتی خۆی دانەبێ بۆیە تا پێت دەکرێت براکەم با لەسەر شوڵیش بی با لەسەر کاریش بی جومعەکان بڕۆ ڕوخسەت وەرگرە ئەگەر هەر نەکرا با سێ جومعە لە سەر یەک نەبێت